ولادی یەک بووە ئێستا خەڵکی دنیای تێگرتبووی ناوەستارم بەسەری تۆ ئەمە پەیوەندی بەەوە نییە خەڵکی لادی وەڵای چەندروژی بە جۆرەی تەمەن باشم یعنی بەڵام بەعدە جارێک ناخۆشیەکە مەجبوڕ مەکا بە دوکتۆر و بە خەستەخانە و بە دەرمانەوەە بەڵام هەر گوێی نامێ ئەمە بمانەوە نەمانێ ئەمە سنەتی ژیانە بۆ هەموو کەسێک ئەڵبەتە ڕۆژێگاتە مەرحەلەیە کە ناتوانێ هەتاکو کۆتایی بەخۆی هێنێ ئیشی هونەری عێلاقی بە تەمەنەمەنێ بەس سەحەتێ باش بێ ئەتوانێ وەکو یاریزان نییە ئیلا بە لیاقەیە بێ بە جۆرەی تەمەنەکە توانێ و دەورانە بینی بەڵام خۆی ئیشەکە نەماوە ئێستا یعنی ئیشەکە وەکو جاران نییە لە دووسێ لە دراما هەبێ حەلەقات هەبێ خۆی ئیشەکە نەماوەجێنا من هەموو کاتی ئامادەم بۆ ئیش هەر سێ چوار ساڵ لەمە پێش هەر ڕۆڵم هەبووە بەڵام کەمتر هیچ ڕۆڵێکیشم ڕەفز نەکردوێتەوە چونکە وەکو پێوەتی ئەوەی کە هەڵمە بژێرێ بۆ ڕۆڵ بینێ ئەچی دەزانێ من چیم ئەو کارکتەرەکە هەڵە بژێرێ ئەو نوانەکەش لەسەر من سەعاتیشم باش بێت بەسەمە دەورەکانم بینیوە بەڕاستی کە دەستم کرد بە هیچ لە ساڵی 1970 دەستم کرد بە هیچ لەگەڵ دامەزرانی کۆمەڵی هونەری وێژەی کوردی و یەکەم ئیشی شەر من کردوومەوێ و بەردەوام بووم تا زەمانێکی زۆر بەڵام لەو ئیشانی کە کردوم ژمارەیان زۆرە ئەوەی کە لە دڵی من و لە دڵی خەڵکە ماوێتەوە سێ چوار ئیشە کە دائمە باز دەکرێت یەکێک لەوانە شایی خوێناوی نووسەرێکی ئیسپانی بوو ڤیدریۆ کۆغارسیا لۆرکایە و لە هەمووی شتیان مهمتر ئیشێکم کرد کاوەی ئاسنگەر هینی خوا لێ خۆش بوو شاعری گەورەی کورد شێرکۆ بێکەت کە بەداخەوە توان بڵێم تا ئێستا ئەم قسەی دووبارەیەکەمە تا ئێستا لە هونەرمەند و لە ئەدیبوانە بەخواستە کەس دەیخوێنەوە